خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین لێکەوتەکانی چەسپاندنی یاسا لە کەناسراو بەلالەزار و دەستگیرکردنی ژمارەیەک لەو تۆمەتبارانەی کا لەلایەن دادگاوە داواکرابوون ڕۆژ بە ڕۆژ ڕوونتر دەبێتەوە ئەوەی کە بۆ دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوون بۆتەوە ئەوەیەکە لە ئێستادا پیلانێک هەبووە بۆ تێکدانی ئارامی سلێمانی و دەوروبەری ئەمە جگەلەوەی بۆ تیرۆرکردنی سەرۆکێشێتی نیشتیمانی کوردستان و جێگری سەرۆکی حکوومەت ئەم پیلانە کۆمەڵێک خەڵکی لە پشتە دیارترینیان و پیلان داڕێژەری ئەو بابەتە ئەژی ئەمینە کە هاوکاری لاورجەنگی بورهان بووە ئەم زانیاریانەیە کە کورسات نیوز دەستی کەوتووە و لە دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمەش پرسیار دەکەین بۆچی دەبێت سەرۆکی حزب و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تیرۆر بکەن بۆ دەستکەوتی کورد و دەستکەوتی خەڵک لە چیدایە تێکدانی ئارامی شاری سلێمانی لە بەرژەوەندی کێدایە پانۆرامام شەو گفتوگۆکە لەگەڵ بەڕێز لوقمان وەردی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کاری لوقمان بەخێر سپاس بۆ بەڕێستان هەر حەزەکەم بۆ چوونی جەنابەت لەو ڕووداوانەی چەند ڕۆژە بزانم کە بۆ سەپاندن و چەسپاندنی یاسا لە شاری سلێمانی بۆ چوونی بەڕێز ئەگاوانە چی بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو لە بینەرانی عزیز بەداخەوە ڕووداوگەلێک لە ڕۆژانی ڕابردوو ڕوودان کە هەرگیز یەکێتی نیشتیمانی کوردستان خوازیاری ئەوە نەبوو کە بگات بەم قۆناغەیە و یەکێتی زۆر هەوڵیدا لە ڕابردوودا کۆمەڵێک ڕێکارگرانە بەر بۆ ئەوی کە نەگات بەم قۆناغە بەڵام کاتێکە پیلانجێڕیەکی گەورە ئاشکرا بوو بۆ تیرۆرکردنی سەرۆکی یەکێتی و جێگری سەرۆکی حکوومەت لە پشتی یەکێتی کاکوبا تاڵەبانی کە زیاتر لە 4 جار هەوڵی تیرۆرکردنی کاک بافڵ دراوە وەقەناس لە بینایەک کە دووری 600 متر لە ماڵی کاک بافڵ جێگیر کراوە و درۆن گیراوە کۆمەڵێک بەڵگەی زۆر گەورە و وردەکاری زۆر گەورەی تێدایە کە گیرا و دەست بەسەدا گیراوە کە لە ڕۆژانی داهاتوودا لایەنە پەیوەندیدارەکان چونکە ئەم پرسێکی ئەمنیە و لایەنە پەیوەندیدارەکان زیاتر ئەبێ بستنە ناو تەفاسیل و وردەکاری بەڵام هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان دڵنیا ئاکەینەوە لەوەی کەوە ئەو پیلانجێڕیەی کە کرابوو بۆ تیرۆرکردنی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان موامەرەیەکی گەورە بووە و خەتەرێکی گەورەیە لەسەر هەرێمی کوردستان و ئایندەی هەرێمی کوردستانیش کە کەسانێک هەبن بیر لەوە بکەنەوە لە ڕێگای ئینقیلاب و تیرۆرکردن دەست بەسەر سڵتەی و دەسەڵاتی هەرێمی کوردستان دابژێر ئێمە لە بەردەم دووڕیانێک دابووە یەکێتی نیشتیمانی کوردستان کە وەک باسم کرد هەرگیز خوازیاری وی نەبوو بگاتە ئەم قۆناغا بۆی هەموو ڕێکارێک گیرا بەر بۆ ئەوەی دوای ئەوەی کە پیلانجێڕیەکە ئاشکرا بوو هەوڵ بدرێت لە ڕێگای یاساوە و تۆمەتباران خۆیان ڕادستی یاسا بکەن بۆ ئەمە بەسەش هەوڵی زۆر درا کاتی زۆر بەکارهێنرا دوجار یەکێتی لە بەردەم دوو بژاردەدا بوو لە نێوانی خراپ و خراپتر خراپەکەی هەڵبژار دەستی هێزە ئەمنیەکان داچار بوو کە هێزە ئەمنیەکان لایەنە پەیوەندیدارەکانی هێزە ئەمنیەکان و دام و دەستگاکانی حکوومەت ئەبێ ڕێکاری پێویست بگرنە بەر بۆ ئەوەی بتوانن کۆتایی بە پیلانجێڕیەک بێنن کە ئاسایشی هەرێمی کوردستان خاتە خەتەر باشە کاک لوقمان بەڕاستی منەمەوێ پرسیارێکی ڕاشکاو لە جەنابەت بکەم زۆر جار گلەی لە چەند ڕۆژی ڕابردوو گلەیەوە لە یەکێتی ئەکرا ئەو دەرکەوت دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم بوون ئەویان کردووە و بەڵام گلەیەوە لە یەکێتی ئەکرا کە چەک بەکار هاتووە ئەبوو ئەو تەبلیغا ئەو فەرمانی دەستگیرکردنە بە شێوەیەشی ئاشتیانە بووە و تەبیعی و سەوانە ئەوەی ئێمە بەدووا باشە ئەوەی کە چوون ئەوەی لەوێ بن ڕوبەڕویان بوونەتەوە چەکدار بوونیان ئەو ئێمە بەدوادا چوونمان کردووە دام و دەستگا ئەمنیەکان هێزەکانی پۆلیس ئاسایش چەند جارێک تەبلیغەکەیان بردووە و هەوڵیان داوە بۆ ئەوی تۆمەتباران بێن خۆیان ڕادستی یاسا بکەن لەوێ یاسا سەروەر بێ بۆ چەسپاندنیمە ناچار بوون دام و دەستگاکانی حکوومەت کە هێزەکانی ئاسایشی ناوخۆ
کە بەشێکن لە دام و دەستگا ئەمنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکار و هەنگاوی تر بنێن بۆ ئەوەی کەوا ناچار بن بە هەر شێوازێکە بێت تۆمەتباران دەستگیر بکەن. ئەو شێوازەی کە پەیڕە و کرا شێوازێک بوو کە هیچ ڕێگایش ترمان لەبەر دەمدانە بوو کاتێک کە هەوڵێک هەیە فعل بوویان ڕەت فعل بوو یعنی ئەڵێن تەقە کراوە لە لەوێ و پێشتر هیچ ڕێگایشتر لەبەر دەمدانە بوو ینی بۆ ئەوەی کە تاوانباران خۆیان ڕادستکەن ئەوەی کە لەوە خراپتر هێزێکی ئۆپۆزیسیۆن هێزێکی سیاسی کە مۆڵەت وەرەگرێ بەشداری هەڵبژاردن ئەکا بەڵام بە چه حەقێک تۆ ڕاهێنان بە فەوجی سەربازی و هێزی سەربازی دروستەکەی لە دەرەوەی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە هێزی تری ئۆپۆزیسیۆنیشمانەیە کاری یا سیاسی خۆیانەکەن و بەشداری ئەکەن لە هەڵبژان تۆ ئەگەر ئەتەوێ دەستەڵات لە هەرێمی کوردستان بگریتە دەست ئەوە هەڵبژاردن هەیە هەر 4 ساڵ جارێک هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانی عێراق کرێت توانی لێ بەشداری هەڵبژاردن بکە تا کاتێک بەشداری هەڵبژاردن نەکەی و دەرەنجامێک بەدەستدێنی کە دەرەنجامی هەڵبژاردنەکانی ڕابردوومان بینی ناکرێت بیر لەوە بکەیەوە کەڵکەڵەی وەرگرتنی دەسەڵات وات لێ بکە بیر لە کوشتنی خەڵکو و بیر لە موئامەرەکردن و بیر لە بەکارهێنانی درۆن و تێکدانی سەقامگیری و ئارانی هەرێمی کوردستان بکرێتەوە دیسان تاکی دەکەمەوە ئەوی ئێمە لە نزیکەوە ئەیزانین ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئۆباڵی مەسئولیەتی ئارامی زۆنێکی لە ئەستۆدایە بەڵام دام و دەستگاکانی حکوومەت ئارامی و سەقامگیری و ئاسایشی دەڤەرەکە ئەپارێزن ئەو تۆمەتانەی کە ئاراستەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێت کە خۆت ئاماژەت پێدا بەوەی کەوایەتی هێز بەکاردین و هێزە جوڵین لە ڕاستی دامێزانە هێزی حکوومەتی هەرێمی کوردستانن بەڵام یەکێتی بەرپرسە لە سەقامگیری و ئارامی لە هەرێمی کوردستان بەگشتی و بە دیاریکراویش لەو سنوورەی کە پارێزگای سلێمانیە بۆیە کاتێک کە هەست دەکات هێزێک هەیە ئەوێ سەرۆکی حیزبەکەت تیرۆر بکات ئەوێت درۆن بەکاربێنێ ئەوێت دەست بەسە دام و دەستگا حکومڕانیەکان بگرێ ئێبێت تۆ هەنگاوێک بنێ بە ئاراستەی ڕاگررتنی من لەسەر ئەوانە گفتوگۆی زیاتر لەگەڵەکەم بەڵام بەکارهێنانی گەنجان و چەکدار لەلایەن کابراڵێ من کوڕەکەم دامەزراوە لە شوێنێک کەچی لە سلێمانی سەردەردێنێ هاوکارانم ڤیددیۆیشیان هەیە هاوڵاتیەکە کە سوکارەکەی ینی باسی کوڕەکەیەکە ئەگەر کاروان حاضر بێ بێکەوە بینەری بین دوایی گفتوگۆ لەسەر ئەو ڤیددیۆ کوڕەکەم گوتی ئەچم چوو بە ناوی ئەوەی دابمەزرێن لای ئەژی ئەمینی کە دامەزراینە ماوەی 8 مانگا لەوێن دەرێ بووە تەدریبیان پێکردینە و لەوێ مایتەوە بەڵام لەو وەزعیکە هایتە پێشێ بەڕاستی ئەمە ئاگامان لە چنە بووە کوڕەکەی من لە هەولێرە داوامی کردێ کە لە هەولێرە داوامی کردە من هەوم زانیا لە هەولێرە داوامەکە و لای لە هەورازە نەفتەی بەڵام لەگە ئەو شەڕێکە دروست بووە لە سلێمانیە خەبەرم لەواتەیە کوڕەکەی تو لە سلێمانیە کە لە سلێمانی ئەمن شۆک بووم تعجوب مام کوڕەکەی من لە هەولێرە داوامەکە لۆزویتە سلێمانی لەبەرەوەی کوڕەکەی من پێش ئەوەی ئیجازە بوو لێرانە تەلەفۆنیان لۆ کرا من لە ماڵێ نەبووم چوویتەوە دەوامێ گویتان وەرە تەدریبت هەیە داخلی دەورەیەبی نامەکی لۆ من نادیا ئەوە نامەکەیە کە لەوی نردیمە بابا ئەمن ئەسمۆس دەوامێ خۆم ئەوە نامەکەیە نووسیتی بابا دوسێ ڕۆژ لە دەورە دەبم لە خەت نابم باشە بەدایشم بڵێ ئەمەش تەلەفۆنم لۆ کردیتەوە تەلەفۆنم لۆ کردووە تەلەفۆنەکەی هەنەگەر نامەی دەنجی من و نارگوتم کوڕم داخوا دەورەکە ئیچە چەندی ئەمینەوە لە چێن دەرێ دەورەکە وەڵامی نەدامەوە لەو ڕۆژەوە کوڕەکەی من تەلەفۆنی داکرایە فێریان لێکی لە کوڕەکەی من و لە ئەو کۆمەڵە گەنجەی کە لەوێن دەرێ بووینە مۆبایلیان لێ ساندینەوە بە ناوی دەورەی بە ناوی داخلبوونی دەورەی بە عیسا بردیتیان داخلی دەوران کردن بەڵام بە سیارەی تایبەت بریتیان لۆ سلێمانیە عالەساز بچنە دەورەی ناهاگانە ئەوانە نە مدەڕەب بووینە نە زانا بووینە نە چەکەڵگر بووینە بریتیانەوە دەرێ و تەنیا ئەمن کە شەڕەکە پەیدا بوو دروست بوو خەبەریان دامێ گویتان کوڕەکەی توش لەوێن دەرێ ئەوەی کە دەبێ ئێمە وەکو ڕۆژنامەنووس بیپرسین
و هەموو خەڵکی کوردستانیش وەڵامی ئەو پرسیارە وەربگرێت لە دام و دەستگا فەرمیەکانی حکوومەت یاریێمی کوردستان ئەوەیەکە کەسێک لەبەر بژێوی ژیانی کە بەڕاستی من ئەوە بڵێم ئەوانە قوربانین لە هەموو ڕێکەوە ئەو گەنجانە قوربانین بە دوای دەرچێ گەڕاوم بۆ بژێوی ژیانیان لای ئەژی لای سەلمانە لای کێ هەر کەسێکە دامەزرانێکە بووە ئەوان چوون دامەزراون بەڵام پرسیارە گەورەکە ئەوەیە ئەو پەیوەندیە بەهێزە چییە کە لە هەورازە نەفتەوە کابرایەک بێنیت کە خەڵکی باڵەکایەتیە لە سلێمانی و لە لالەزار جێگیری بکەیت ئەمە لە کوێکە جێگەیە بێتەوە کاک لوقمان بەداخەوەکو خۆ تاماژەت پێدا ئەوانە ئەوە پرسیارن بەڵێ پرسیارێکی جددی ئەمانە قوربانین بەڵێ ئەو کە عەبدوڕەزاق پیرۆمەری بوو کە بەڵێ پێشمەرگەی دێرینی بەڵێ یەکێک بۆ لە تێکۆشەرە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نزیکەوە تەواو من نایاسە و بەداخەوە لە گوندەکەی ئێمە گەنجێک بۆ قوربانی کە ئاگای لە هیچ نەبوو ئەتوانم بڵێم ئەو گەنجە بە درێژایی تەمەنی خۆی 2000 سلێمانی نەبینیوە تەمەنی 19 ساڵ بووە بۆ 20 ساڵ 19 بۆ 20 ساڵ بووە 6 مانگە دامەزراوە و پێشووتر کە ئەوانە دامەزراون مقابلە کراون و ئیتر لە لای ئەژی ئەمین دامەزراون ئەوش لای ئەژی ئەمین بوو بەڵێ وش لای ئەژی ئەمین بووە محەممەد ئیبراهیم هەیە دیسانەویش گیراوە تاقانەی نۆ خوشکە دیسانەویش هەر لای ئەو بووە ئەوانە بە من قسەم لەگەڵ کە سوکارەکەیان کرد و بێگومان ڕۆژانش پەیوەندی بە ئێمەواکەن بۆ کە سوکاریان ئەوانە ئەسڵان ئاگیان لێ نەبووە نەیانزانیە کە نێردرێن بۆ ئێرە بەڵکو لە دەوام نەبووینە لە کاتی پشوو بووینە لە دوایان نردینەوە پێیان وتونە کە ئێوە داخلی دەورەیەکە بن تەلەفۆن بۆ ماڵەوەتان بکەن و تەلەفۆنەکانی خۆیان لێ وەرگرتینە تەلەفۆنیان لا نەبووە تەنها و پەیامیان بۆ دایک و باوچیان نردووە کە ئێوان داخلی دەورەیەکە بن و چەند ڕۆژێک ناتوانن پەیوەندی بە ماڵەوە بکەن دوزار کاتێک کە سوکاریانە بینن نەمانە لە ئەو باوچێتی قابل تووشی شۆکە بن ئەمە چی لێ بەکارهێنانی یعنی هێزی ئەژی ئەمین کە مەقەڕەکەی لە هەولێرە بێ لە لالەزار بۆ ئەمە پێم وایە ینی گفتوگۆی زیاتر هەڵناگرێت جگەلەوەی کەەوە پیلانجیێڕیەکی گەورە دش بە سلێمانی و یەکێتی نیشتیمانی کوردستان و توان بڵێم هەرێمی کوردستانیشە بۆ چکەمانە 2000 دام و دەستگەکانی حکوومەتە و خەڵکی کوردستان ئەم ڕاستێ بزانێ ئەم گەنجانە بوونەتە قوربانی ئێمە جەرگمان بۆ ئەم گەنجانە ئەسووتێ هەر گەنجێک بوو بێتە قوربانی لەو دۆخەی کە ڕوویدا لە هەردوو لە هەر لایەک بێت چونکە ئەمانە ئاگیان لێ نەبووە ئێمە لە ناخەوە نیگەرانین بۆ ئەوانە و بە تایبەت ئەو گەنجە جوانەی کە بوو بە قوربانی کە لە بنەماڵەیەکی هەژار و فەقیر بنەماڵەیە کە ئەسڵان تەدەخولاتی سیاست ناکەن هەر ئەوانەشیان ڕوبەڕووی ئەو گەنجە ڕاهێنراوانەی دەستگا ئەمنیەکانی ئاسایش و تژەتیرۆر و ئەمانیان بردوونەتەوە ئەوانیشیان شەهید کرد ئەوانە نەیانزانی و مۆبایلیان لێوەرجراوە لەوێ چەچیان پێدراوە و تەقە بکە ئەمە کارێکە ینی دوورە لە هەموو بەهایەکی مرۆڤایەتی ینی ئینسان تووشی شۆکەبی کاتێکە ئەو ڕووداوە نازانی هاوڵاتیەک بۆیە کاتێکە عەدەسەکە ئەبێنە وێنە گشتێکە ئەبینیت و ناسیتە ناو وردەکاریانە ڕەنگە قسەیەک بکە بەڵام کە دێنا وردەکاری ئەو کاتی خەتەرە گەورەکەت بۆ دەرئەکەوێ کە چ پیلانجێڕم و ئامەرەیەکی گەورە هەبووە تۆ بیت گەنج لە هەولێرەوە دەوامی لە هەولێر بێ بینێری بۆ سلێمانی یا گەنجێک بکێ پاسەوانی من بۆم هەیەگات خەتەر لەسەر من بوو لەسەر مەقەڕەکەی من بوو ئاسایی ئەبێ بەرگریم لێ بکە بەڵام مافی ئەوەم نییە من بینێرم بۆ پارێزگایەکی تر و شارێکی تر بچێ لە شوێنێکی تر شەڕی خەڵکی تر و حیمایەتکردنی خەڵکی تری پێ بکەم بۆ ئێمە خەتەرێکی گەورەی و کە سوکاری ئەم قوربانیانە ئەبێ خۆیان قسەی جددیان هەبێ لەسەرەوەی کە ڕۆڵەکانیان لە پێناوی چی کرانە قوربانی کە ئێمە جەرگمان بۆیانە سووتێ ناخمان بۆیانە هەژێ باشە کەسێکی وەک سەلمان کە ئەژێمین کە بە مادەی 56 و 406 لە یاسای سزادانی عراقی بەردوو مادەکە کە تێکدانی ئاسایشی نیشتیمانی و تیرۆرە ئەمە ناتوانن ئەو کە سوکاری ئەو گەنجانش بە تۆمەتی هەڵخەڵەتاندن و بە کوشتانی ئەوانیش ئەرچی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەبێ لە هەولێرەوە سنوورێک بۆ ئەم دۆخەدا بنێ ئەم ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە کە سوکاری قوربانیانیشە بێ قسەی جددیان هەبێ خوێنی ڕۆڵەکانیان نابی بە فێڕۆ بچێت و ئاسان نییە تۆ بێ چەند گەنجێکی هەرزەکار بێنی لە پارێزگای شتر بهێنی لێرە لە
قوڵکردنەوەی ململانی و ناکۆچەکان بەکاری هێنی و دوازاریش ببێتە قوربانی و ئەو کەسەش بتوانێت وەک بەرزەشی بانان بۆی دەرچێت کە ئەمە من پێم وایە ئەبێ دام و دەستگاکانی حکوومەت لە هەولێرەوە خۆیان بە بەرپرس بزانن بەرامبەر بەم دۆخەوە بێ ئەم دۆخە کۆتایی پێبێت. ئەمە یاریەکی خەتەرناکە، ئەمە بۆ ئایندەی هەرێمی کوردستان خەتەرناکە. خەڵکی کوردستان لە دۆخی ئێستادا لە بار و دۆخ و ژیان و گوزەرانێکی یەجگار سەختەژیت، موچە نەهاتووە، دۆخی سیاسی خراپە. ئێمە لەو گۆڕانکاریانەی لە ناوچەکە ڕوو ئەدەن هەمومان جەختمان لەوە ئەکردەوە کە ئەبێ هەرێمی کوردستان لە هەر دەست درێژیەک، لە هەر دەستی وەردانێک، لە هەر ئاڵۆزیەک بپارێزین بۆ لە حاڵەتێکدا کە دۆخی هاوڵاتیان بەهۆی نالەباری دۆخی دارایی و تێکچوونی بازار و ژیانی گوزەرانی خەڵک خراپە، سەرباری ئەوەش ناکرێت ئێمە دۆخێکی سیاسی نالەبار دروستکەین. چزای ئەوەی بێتە ئینقلاب و بەکارهێنانی درۆن و هەوڵدان بۆ تیرۆرکردنی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەکارهێنانی گەنجان و خەڵکی هەرزەکار لە ململانی سیاسەکان بەبێ کەسەکان لە کێشەکە تێبگا، بەبێ ئەوی بزانی قەزیەکە چێتۆ بینی بەکاری بینی. بۆیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕوانگەی هەستکردنی بە بەرپرسیارەتی بەرامبەر بە ئەم دۆخە سنوورێک بۆ ئەمەداەوە. من ویستمەوە پرسیارە بکەم، پرسیارێکی ڕاشکا و جدیە کاک لوقمانیانی دوای ئەو کارەساتە، دوای ئەو ئاشکرابوونە بەڵگەدارە بەڵگەنەویستە مەسەن بەڵگانەمووی هەیە لای بەڕێزدادوەر و لام و دەستگاکان، مانەوەی یان پاڵپشتیکردنی کەسانی وەکو ئەژی یان سەلمان ئەمین، یعنی چمانەیەکی ئەمێنێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان بەکۆی مؤسساتەکانی ناخاتژێ پرسیارێکی جدیەوە. بێگومان من ئاماژەم پێدا ئەمە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەبێ سنوورێک بۆ ئەم حاڵەتانە دابدرێت و ئەمە بابەتێکی موامرەیەکی گەورە بووە، بابەتێکی خەتەرناکە. ئەرچی حکوومەتە بێ سنوورێک بۆ ئەمە دابنێت و بێ کۆتایی بەم دۆخە بێت. حەزبی ئەم بابەتە شخصیە یان بەڕاستی خەتەرە لەسەر هەم خەتەرە لەسەر ئەوەی کە ئێمە ناوی ئەنی قوارەی سیاسی هەرێمی کوردستان. لە ڕاستیدا ئەو خەتەرە گەورەکەی لەسەر قوارەی سیاسی هەرێمی کوردستان. بەهۆ قوارەی سیاسی هەرێمی کوردستان تێکەچێ ئێمە گەل لە ناو خۆی خۆمان قوارەی هەرێمی کوردستان لەق نەکەین، تێکی نەدەین، بیپارێزین، بڕوان پێ بکە نێرانی دەرەوە ناتوانن زەفەرمان پێ ببن. بۆیە ئەگەر قسە و باس لەسەر پاراستنی قواری سیاسی هەرێمی کوردستانەکرێت لە پێش هەموو شتێکدا بە سنوورێک بۆ ئەمە دابدرێت. ململانی سیاسی لە هەموو وڵاتێکدا هەیە، ململانی سیاسی لە نێوان حیزبەکاندا هەیە، حیزبەکان لە هەموو دنیادا ڕکابەری یەکترین لەسەر بنەمای پێشکەشکردنی بەرنامەی باش، پرۆگرامی باش، ڕەخنەگرتن لە دەسەڵات، لە شێوازی حکومڕانی، لە سەرچاوەکانی داهات، لە ئاور نەدانەوە لە هاوڵاتیان. ئەمە حاڵەتێکی واریدا حتا بگاتە قسەی توندی و زبریش ئاساییە، بەڵام پەنابردن بۆ موامرەی بەکارهێنانی درۆن و قەناس و تیرۆرکردنی سەرۆکی حیزبێک و موامرەکردن بۆ دەست بەزاراگرتنی دەسەڵات بە شێوازێکی ئینقلابی سەربازی، من پێم وایە ئەم بابەتە نەک ڕوبەڕووی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەگەر ڕوبەڕووی هەر هێزێکی تر ببێتەوە کاردانەوەی یەجگار تونترە بوو لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کردیتی. یەکێتی زۆر دانی بەخۆداگرت، خوازیاری ئەمەش نەبوو. وەک ئاماژەم پێدا کەتینە دۆخێک لە نێوانی خراپ و خراپتر خراپەکەمان هەڵبژار بۆچی؟ بۆی سنوورێک دابنین، بۆی لەوە زیاتر سنوورە دانەندرابە، ئەگەر ئەو شۆ ئەوە ڕووی نەدابە، یعنی دۆخەکە زۆر مەترسیدارتر دەبوو، قوربانی زۆر گەورەتی لێ دەکەوتەوە. ئەگەر دەستەکە کەشف نەبوو با قەراروا بوو لە 19 مانگ دۆخێک دروستکەن کە ئاژاوەیەک دروستکەن کە هەرێمی کوردستانی پێتێکدەن خۆ لە بانگەوازەکەدا دیار بوو دەست پێ بکەن لە هەموو شار و شارۆچکەکان، لە هەموو شوێنەکان مەفارز دروست کراوە، شت دروست کراوە. وەک باسم کرد ئەمە ڕەنگە بابەتی ئێمە نەبێ، پرسە پرسێکی ئەمنی و یاساییە. من ئەبێ ئەوە جێ دێڵین بۆ دام و دەستگا و لایەنە پەیوەندیدارەکانی دام و دەستگای ئەمنی، بەڵام ئەم قەزیە زۆر گەورەیە، وردەکاری زۆری تێدایە، تێوەگلانی زۆری تێدایە. ئەبێ ئەم بابەتە بوەستێنێ و سنوورێک دابێت، چونکە ئێمە هەرێمی خۆمان، وڵاتی خۆمان، خەڵکی خۆمان خۆشەوێ. ئێمە ئەزانین کە ئەم خەڵکە شایستەی زیاتر خزمەتکردنە نەک دروستکردنی پشێوی و ئاڵۆزی. بۆیە یەکێتی ناچار بوو دام و دەستگاکانی حکوومەت لێرە ناچار بوون ڕێکارێک بگرنە بەر کە کۆتایی بەم قەزیە بێن بۆی سەقامگیری و ئارامی جارشتر بگەڕێتەوە بۆ ناو. کاک لوقمان مێدیا هەندێک لە مێدیا وای لێ کرد کە ئەم بابەتە تەصفیح حسابی یەکێتی لەگەڵ هەندێک لە مەوانەی کە مەسەلەن بۆ نمونە نایەوێت یان مەسەلەن ڕکەبەری خۆیان نەزانێ. مێدیا بردیە ئەو گۆشە تەسکە هەر بەڕاستی ئەوە وێنەکە بوو یان وێنەکە زۆر مەترسیدار و گەورەتر بوو. وێنەکە جگار مەترسیدار و گەورە بوو. بەداخەوە هەندێک لە لایەن و میدیاش
زۆر نابەرپرسانە لەم دۆخەدا لە چەند ڕۆژی ڕابردوو مامەڵەیان کرد و هەوڵیان دەکە ئەم وێنەیەکی ناشرین لەم بابەتە پیشاندن کوشتن بە هەموو شێوەیەک ئێمە تەحریمیەکەی ینی کارێکی خراپە بە هەر شێوازێک بێت بەڵام دۆخێک دروست بووە گروپێک لە یاسا هەڵگەڕاوەتەوە ئامادەمێنێ خۆی ڕادستی یاسا بکە و هەوڵی پیلانجێڕی و ئینقیلاب و هەوڵی دەست بەسەراگرتنی دەسەڵاتی داوە لە ڕێگای بەکارهێنانی هێزیش تیرۆرکردن بەکارهێنانی درۆن جێگیرکردنی قەناس لەسەر بینای بەرز و بەرز بۆ ئەوی بتوانێت دەست بە سەدەسەڵاتدا بگرێت بۆ ئەوە دام و دەستگاکان ناچار بوون ئەم ڕێکارە بگرنە بەر ئەبواە میدیا بەو پەڕی بەرپرسیارەتەوە مامەڵی لەگەڵ ئەم دۆخە کردبا نەک هەوڵ دەبرینەکان قوڵتر کاتەوە ئێمە زۆر شتە بینین بەداخەوە لە میدیا کە ویژدانمان ئازارمان ئەدا کە حەقە بەرپرسیانەتر مامەڵە لەگەڵ ئەمەکرێت بابەتێک ڕوویداوە قەزیەک ڕوویداوە بەداخەوە قوربانی لێکەوتەوە و ئێستا بابەتەکە لە دەستی یاسایە یاسا سەروەرە و دام و دەستگا دەستوریەکانی هەرێمی کوردستان ئەو پەڕی ڕێکاری یاسایی بەکاردێنن و بابەتەکە ئەگەر بەیانی چۆوە محکەمە و دادگاییکردن دڵنیانەکەین و کە ئەو پەڕی شەفافیت بەکاردێ و مافی هەموو مافێک زامن ئەکرێ بۆ تۆمەتبارانیش بۆیە ئەبێ میدیا بەرپرسانە مامەڵە بکە لە هەلومەرجی ئێستادا زیاتر خوێنەکە بە برینی هاوڵاتیان و کاک لوقمان مەسەلەن با پرسیارێکی دیکە بکەم حزبی بێ زۆر لە کۆمنت نووسەکان زۆر لەوانەیە بەشێکی ڕاست پێراون دیارە مەسەلەن بۆ نمونە ئێوە وەفاتان بۆ هاوسەرۆکیێتی نەبوو کە لاهور جەنجی بورهانە کە ئێستا لە تۆمەتبارە و لە زیندانە یەکێتیەکان و ئەوانەی کە ڕۆژگارێک وەک هاوسەرۆک پشتیوانیانە کرد و چەپڵیان بۆ لێدا و سەپۆرتیانە کرد وەفایان نەبوویان ئەو هات هەموو شتێکی تێکدا دژی کوڕانی سەرۆک مامجەلال و دژی یەکێتی و دژی ئەو دۆخەی کە بۆی خوڵقا بوو یعنی بە ڕاشکاوی بە ئەوە بڵێیت یعنی کامەی بوو چکە زۆر کەزەڵێ زۆر لە سەرکردایەتی زۆر لە ڕۆژنامەن و زۆر لە هیواتام و ڕسمێکی لەگەڵ بگرن ئەمە شێ کامەی بێوەفا بوو بە ئەوە ڕوون بێتەوە لە زاری بەڕست کاک لوقماوەردی کامیشە بە ڕاشکاوی بەرنامەکانمان ئەنجام داوە حەزەکەم ئەوە بزانم چکە هەم تۆ من ڕابردووی تۆ زانم تۆ ڕابرتویم نەزانی فەرموو وەڵام کاکزانم بۆ کۆی گشتیاڵێ نەک شەخص و دوو شەخص بەڵێ بە حکمی ئەوەی ئێمەمانان ینی ساڵانێکە لە ناو کاروباری سیاسین و نزیک ئاگامان لێبوو بەداخەوە نەیانتوانی مامەڵەیەکی تەندروستی حیزبیانە بکەن لە ڕابردوودا یەکێتی کەسی لێ زیاد نییە وەکو وە پەچی لەسەر کەس نەکەوتووە ئەمە دروشمێک بووە کە لە ڕابردووشدا هێناومانە ئێمە خوازیاری ئەوە بووین کە نەگەین بەم ڕۆژە و ئێمە هیچ هەواڵێکی خۆمان قەت دەست بەداری هەواڵەکانی خۆمان نابین ئەگەر تووشی غەڵەتێکی گەورە نەکرد خەڵک کۆمنت نووس ئەوەی کە ڕەنگە ئەم شەویش جوێن بە ئێمەمانان و من و تۆش بگرێت ئەوەی کە کۆمنتە نووسی ڕەنگە ئاگاداری لە هەندێک لە ململانێ و هەندێک کوردەکاری کاری حیزبی نەبی بەداخەوە لە ڕابردوودا هەڵی یەجگار گەورەکرا لایەن ئەم برادەرەوە و لاهوری شێخ زەنجی کاتێکە پێشتر لە ئەنجومەنی ئاسایش بوو و سەرۆکی دەستگای دژە تیرۆر بوو و سەرۆکی فترەیەک دەستگای زانیاری لا بوو و دوجار بوو بە هاوسەرۆکی یەکێتی من پێم وایە بەشێک لە قوڵکردنەوەی ناکۆچی و ململانەکان و پەنابردن بۆ وەرگرتنی دەسەڵات لە ڕێگای موامەرە و پیلانجێڕیەوە ئەمە یەکێک بە لەو نەخۆشیانەی کە تووشی ئەو برادەرە بۆ لە ڕابردوودا و یەکێتی زۆریشی هەوڵدا ئەم بابەتە نەگاتە قۆناغێک من لە نزیکەوە ئاگادارم کە بە حکمی ئەوەی ئەو کات لە پەرلەمانی کوردستان بووین و لە نزیکەوە ئاگادارم کە کاقوبات کاک بافڵ چەند بە پەرۆژ بوون بۆ ئەوەی کە کار نەگاتە ئەم قۆناغا بەڵام کاتێکە موامەرە لە حیزب ئەکرێت و ئەمە باسی ڕابردوو ئەەکە ناچار بوون کە دیسان ڕێکارێکی پەیڕەوی بگرێتە بەر ئەو کات ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریداوە و مەکتەبی سیاسیش بڕیاریداوە بە پێی بڕیاری سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ئەو برادەرە دوورخرایەوە و ئەو کاتیش تکای لێکرا پشوویەک بدا فترەیەک بە خۆدا چوونەوەیەک بکە بەڵام نەیکرد ینی هەر لە وجوددا هەندێک خەڵک ڕەنگە حەزی وەرگرتنی دەسەڵاتی بە شێوازێک لە ناوجەستەدا بوو بێ کە پەنا ئەباتە بەر هەموو شتێک لە پێناوی گەیشتن بە دەسەڵات ئەمە کارێکی دروست نییە بۆیە لە ڕابردوودا کۆمەڵی غەڵەتی یەجگار گەورەکرا
هەر بەوە نەوەستا دوای دوور خرایەوە حیزبی سیاسی پێکێنا من پێم وایە مەجال و مەیدانێکی فراوانی لە بەردەم بوو لە هەرێمی کوردستان بۆ خۆی کاری سیاسی بکات بەڵام دیسان ئەو حەز و خولیای گرتنەبەری دەسەڵات وای لێکرد کە بیر لە بابەتێکی خەتەرناکتر بکاتەوە ئەویش کە پیلانی گوشتنی جاری تر ئەگەر پیلانی ژەهر خواردنی سەرۆکیەکێتی بوو ئەمجارە پیلانی تیرۆرکردنی بوو و ڕاهێنان بە خەڵک و بوونی مەشجە بوو چەک و تەقەمەنی لە ناو بینایدا ئێمە هێزی ئۆپۆزیسیۆنی تریشمان کاک لوقمان بەڕێز نزیکی لاردوچە قەت کاک بافڵ کاک قوبات حەزیان بەو دۆخە بە هیچ شێوەیەک ئێمە بە هیچ شێوەیەک نەک حەزیان بەو دۆخە نەکردووە بە هیچ زۆر زمینیان بۆ سازکرد حەزیان نەکردووە ڕۆژێک لە ڕۆژان دۆخەکە بگاتە ئەوەی کەوە ئەو پەیوەندیە مێژویەی خۆیان و پەیوەندی خزمایەتەکەشیان تەنانەک تێک بچێ بەڵام تۆ جارۆ هەیە وەک کوردەوارینی ئەڵێ شەڕە و یەخەتەگرێ ئەگەر نەیکەی خوا ئەدگرێ بەردەمی ماڵەکەتەگرێ موامەرە لەسەر حیزبەکەتە لەسەر وڵاتەکەتە لەسەر دام و دەستگاکانی حکوومەتە هەنگاوێک نراوە بەس بۆ وەستاندنی بەس بۆ وەستاندنی تامان تەمەنای ئەوە ئەکرا هەموو ڕێکارێک ژیرابەر کە پەنجەی کەسێک لە خوێندنێ و باشیش بوو ئەوان ئەو بە سەلامەتی دەستگیر کران و هەموو هەوڵێک درا بۆی بە سەلامەتی دەستگیر بکرێن و ڕاپێچی بەردەمی یاسا بکرێن نوەک دوای تەفسیراتی تر و لێکدانەوەی تریش نیەتی نزیکی کاک بافڵ و کاک قوبات بە هیچ ئەو دۆخەیە تەسفیەکردنە یان خزمەتکردن من دڵ دیسان ئەوەی کە لە کۆبنەوەکانی سەرکردایەتی یەکێتی سەرگەرمی پتەوکردنی عیلاقاتەکانی خۆی بووە یەکێتی سەرگەرمی چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە تەرکیزی سەرۆک بافڵ لەسەر بەهێزکردنی پەیوەندیەکان بووە لەسەر ئاستی کوردستان و پارتە سیاسیەکان دەستی ئاشتەوایی بۆ هێزە سیاسیەکان درێژ بکەین لەسەر ئاستی عراق پەیوەندیەکانمان باشتر بکەین هەوڵدەین دۆخی دارایی هەرێمی کوردستان چارەسەر بکەین لەسەر ئاستی نێو با بڵێن هەرێمایەتی و نێودەوڵەتی پەیوەندیەکانمان لەگەڵ هێز و وڵاتانی دەر و دراوسێ وڵاتانی دنیا بەهێزتر بکەین لەگەڵ پارتە سۆسیال دیموکراتەکان خەریکی قوڵکردنەوەی پەیوەندیەکان بوون کە لە دوو ڕۆژی داهاتوودا کۆنفرانسی پارتە سۆسیال دیموکراتەکان لە سلێمانی ئەبەسترێ یەکێتی سەرگەرمی ئەوە بوو قەتعەن بیری لەوە ناکردەوە کە حەدەسێکی واڕوودا لەپڕ حاڵەتێک کەشف بێ کە موامەرەیەکی گەورە هەیە و کە 4,000 هەوڵی با پرسیارێکی دیکە بکەم لەبەرەوەی تۆ مێژوویەکی قوڵت تۆزێک بە منتیقی بیر بکەین و من دڵنیایی ئەدەمکەوە یەکێتی قەت خوازیاری دۆخێکی وانە بۆ نەکات بافڵ خوازیاری ئەوە بۆ تەمەنای ئەوەی خوازیە نەگاتە ئەمە وە کاقوبات بە هەمان شێوە و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە بەڵام ئێمە مەسئولین لە هەرێمی کوردستان خۆمان بەرپرسە زانین بەرامبەر بە سەلامەتی گیانی هاوڵاتیان کاتێک کە خەتەرە گەوێتە سەر هەرێمی کوردستان ئەبێ هەنگاو بنین بۆ وەستاندنی ئەم خەتەر. کاک لوقمان دووبارە و پرسیارە بۆی لە جەنابەتەکەم ڕێگێکی قوڵت لە ناو حیزبە قبوڵەکرێ بە یەکێتی ڕەسەنەکان کە مەترسی تیرۆرکردن بکوێتە سەر کوڕی گەورەی سەرۆک مام جەلال و کە سەرۆکی ئێستایەکێتیە بکوێتە سەر مەترسی بکوێتە سەر ژیانی کاقوبات کە مەسەلەن دۆست و هاوڕێی هەموو ئەوانەی کە لە ناوێچێتیدا خەبات دەکەن بە یەکێتیەکان ئەمە قبول دەکرێت یان مجاملەیە یان وەکو خەڵک دەڵێ دیسان بە ئەوش بچینە سەر پلێتەکە ماستاوکردنە و بۆ پارەیە یان هەر بەڕاستی ئەو مەبدەئێکە لە ناخی یەکێتیەکاندایە کە ئەوەیان پێ قبول ناکرێت گەر کاک بافڵیش ئەوە قبول کا بڵێ ئەمە مەسەلەی ژەهرەکەم تا ڕادێک وەکو ئەڵێ لە دڵی خۆمدا هەڵم گرت بەڵام ئەمە قبول ناکرێت تۆ قەناس بەدەستەکە خۆی هەیە تەنانەت ئەمریکی و بەریتانیەکان یعنی شوێن پەنجیان هەڵگرتوێتەوە ئەمە بەیەکێتێک ڕەسەنەکان قبول دەکرێت تا بە هیچ شێوەیەک بێگومانم بابەتەوە باسم کرد بابەتێکی ئەمنی بووە و بە شێوازێکی وردەکاریەوە لێکۆڵینەوە کراوە باسی لەسەر بەدەنگهاتنەکەی دەکەم لایەنگران و دۆستانی یەکێتی نیشتیمانی کوردستان تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە زیاتر لە 50 ساڵ لە شاخە سەربەرزەکانی کوردستانەوە لە هاوڕێی مام جەلال بوون قوربانیاندا تێکۆشان عارەقیان ڕشت لە هەورازی سەختی شۆڕشدا سەرکەوتین کۆڵمان نەدا تا ئەزمونونەکەمان گەیاندوتە ئەم قۆناغا بۆیە ئەندامان و دۆستان و لایەنگران و تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ماڵی مام جەلال بە ماڵی پیرۆزی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەزانن لە هیچ کەس و هێزێک قبول ناکەین دەست بۆ پیرۆزیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بات بۆیە کاردانەوەکانیش لە ڕێگای یاساوە بۆ ئەمانەوەی لە ڕێی یاساوە قبول ناکەین
دام و دەست یاسا ئەبێ سەروەر بێ بەڵام ماڵی مامزەلال هێڵی سوورە لای یەکێتی یەکان بۆیە نەخێر ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کاتێک ئامادەی جان بەختکردن لە پێناوی پاراستنی یەکێتی و یەکریزی یەکێتی و ماڵی گەوری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەی بەرگریەکە بابەتێکی دارایی و مجاملە نییە بابەتێکی مەبدەئیە لە ناخەوە بە هیچ شێوەیەک ینی بە هیچ شێوەیەک ئەم بابەتە بابەتێکە ینی لای یەکێتیەکان و تێکۆشەرانی یەکێتی هێڵی سوورە و ماڵی مامزەلال ماڵی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان ماڵی پیرۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستبردن بۆ ماڵی مامزەلال خەتەر لەسەر کوڕانی مامزەلال خەتەرە لەسەر تەواوی یەکێتیەکان و تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کەسوکاری شەیدان و تێکۆشەرەکان بۆیە بە هیچ شێوەیەک ئەم هێڵە سوورە کاتێ ئەم هێڵە سوورە ئەبەزێنن ئەبێ بوەستێنرێن بە هەر شێوازێک لە شێوازەکە بوەستێنرێن بۆیە بابەتێکی مەبدەئیە مام سازشی باش بابێ مەسەر بەڵام پرسیاری زۆر سەر پلێتم لە تۆکردوانە ببوورە بەڵام بە ینی بەڕاستی حساب بۆ ئەوانەش بکەن کە جنێومان پێدەن کۆمنتە نووسن با بەسەر چاو بەڵام پەیامێک هەبێت کە تێبگەی کە تۆ بابەتێک باسەکەی وردەکاریەکەی بزانە ڕاستەکەی بزانن جە قسەی لەسەر بکە ئەڵێن یەکێتی ئێوێ لە سنووری سلێمانی هیچ هێزێکی ئۆپۆزیسیۆن نێڵێ هیچ دەنگێکی ئازاد نێڵێ ئەو بابەتە قفڵکا و بەس بۆ خۆی و کۆمەڵێک شین بۆ سلێمانیەکەن سلێمانی بیر و ڕای ئازاد و یەکێتی ئێستا نایەڵێ و ئەوانە لە مەبدە یەکێتی شتێکی وایە لە مەبدەی سەرۆک بافڵ شتێکی وایە بەڕێز بافڵ جەلال ئەمە ڕۆژانی داهاتوو وەڵام دەرەوەی ئەوە ئەبێ کە سلێمانی جوانیەکانی سلێمانی بێت جوانتر بکەین و ئازادی ڕادەربڕین لە سلێمانی فەراهەمترێ بێ و زیاتر بەرجەستە ئەبێ و ئەو دەنگە ئازا و ئازادەی لە سلێمانی هەیە زیاتر مەجای بۆ ئەکرێتەوە بۆیە سلێمانی جوانیەکانی خۆی ئەپارێزێ و بە جوانی ئەمێنێتەوە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش خۆی بە مەسئول و بەرپرسە زانێ بەرامبەر بە ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو لەسەر ڕێباز و ڕێزکەی سەرۆک مامزەلال ئەو جوانیانەی لە سلێمانی فەراهەم کراوە و دەستی پێوە ژیراوە سلێمانی بەو جوانی خۆی ئەمێنێتەوە و یەکێتیش خۆی بە مەسئولە زانێ بەرامبەر بەمانەوەی ئەم جوانیانەی سلێمانی ئێمە ناوچەیەکی ئازادە و هەموو هێزێکی سیاسی ئازادانە ئەتوانێت کاری سیاسی خۆی بکات و توانێت پرۆگرام پێشکەش بکات و توانێت ڕخنە لە دەسەڵات بگرێ ڕخنە لە حیز بگرێ بە شێوازێکی مەدەنی و بەشداری هەڵبژاردن بکە و بەڵام کاتێک کە گەیشتە قەناز بەدەست بە ئوسلوبی خۆی ئەوەستێنرێ و ڕائەگیرێت چونکە تۆ ئەبێ بە شێوازی خۆی مامەڵی لەگەڵکەی و بیوەستێنی مەجای تێکدانی ئاسایش و هێمنەی و تەنایی سلێمانی نادرێ و کوردستانیش نادرێت چیرۆکی زۆر ڕۆمانسیان بۆ لالەزار دروست کرد بۆ بابەتی سیاسی و کاری سیاسی و ئازادی سیاسی و ئازادی تاک و ئازادی کۆمەڵگای مەدەنی و فەراهەمکردنی زیاتری ئازادی دڵنیاتەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان نەک زەڕڕەیەک پاشگەز نەبووتەوە بەڵکو و دەستپێشخەر و داهێنانی زیاتریش ئەکا لە بواری فەراهەمکردنی ئازادی ڕادەربڕین و هێزە ئۆپۆزیسیۆنی هێزی ئۆپۆزیسیۆنی نیشتیمانی لەم وڵاتە هەن کە ئێمە پەیوەندیەکی زۆر تونند و تۆڵمان لەگەڵیان هەیە و ڕەخنەشمان لێگرن و قسەشمان پێ ئەڵێن و کەسیش لە کوڵ کاڵتری پێ نەوتو بۆیە ئەوانەی کە لە سۆسیال میدیا بانگەشەی ئەوە ئەکەن کە کۆتایی هاتوو ئازادی نامێنێ ئەمانە کەسانێکن کە ڕەنگە هەر لە ئەسڵدا بڕیاریاندا بێت کە خراپ قسە بکەن یان لە شوێنی ترەوە ڕەنگە تەوزی بکرێن بۆی بە ئارەستەی قسە بکەن ڕۆژانی داهاتوو عەرەبەڵێ ئەیام و بەینەنا لە داهاتوودا ئێمە ئەبینین کەوە جوانیەکانی سلێمانی جوانترەکرێن و نەک جوانیەکانی سلێمانی ببینە ناوچەکانی تریش ببینە هەولێر و دهۆک و پارێزگاکانی تری عێراق و کوردستان بازارێکی تر بێمە بۆ دڵنیایی خەڵک ئەگەر ئەو ڕێگریە نەبکرابە چۆ چیرۆکی ڕۆمانسی و مۆسیقای حەزین و لەسەر لالەزار و ئەی شارەکەم سلەیمانی ئەگەر ئەمە نەکرابە بە تەواوی ئەو شارە وێران نە ئەبوجارێک لە ڕاستیدا ئەتوانم بڵێم ئەگەر ئەم هەنگاوە نەندرابە دۆخێکی خەتەر ناکڕووی لە سلێمانیەک بە مەبەست و بە پیلانیش بێگومان دۆخێکی خەتەرە تۆ لەسەر باڵەخانەکانی سلێمانی درۆن هەبێ درۆن هەڵبستین و بچی کاری تیرۆریستی پێ بکەیت قەناز بەدەست جێگیر بکەیت تۆ بچی خەڵکی پێ تیرۆر بکە خرامن لەمە خەتەرتر چییە بۆیە ئەوەی کە ڕوویدا بۆ وەستاندنی ئەم دۆخە بوو و ئەتوانم بڵێم لە ئێستاوە ڕۆژێکی تازە و ڕۆژێکی نوێ دەست پێەکە
و دڵنیاش دەکەمەوە هاوڵاتیانی خۆشەویستیش دڵنیاکەینەوە کە ئەو جوانیانەی کە پێشووتر لە سلێمانی هەبوو ئێمە کێشێتی نیشتیمانی کوردستان کە ڕەنگە شانازی گەورەی پێوە ئەەکەین و شانازی گەورە بەر ئێمە ئەبڕێ وەو شانازیانە لە داهاتوودا زیاتر بایەخ و پەرەیان پێ ئەدەین و کوردستانێکی ئازادە ئاوەدانە سەقامگیرە ئارامە و هەر کەسێکیش لە یاسا دەرچوو بێ بە ڕێکاری یاسایی مامەڵی لەگەڵەکرێ و یاسا سەروەرە و دام و دەستگای حیزب تەدەخول ناکە دام و دەستگاکانی ئەمنی و دام و دەستگای یاساییەکان مامەڵە لەگەڵ ئەم دۆسیە ئەم کەیسە باگ لە یەک بکەم لە بەڕێست و لە یەکێتی نیشتیمانی کوردستان یان بڵێم هەوڵتان چی دەبێت بۆ ئەوەی کە بە بەرچاوی خۆتان بینیتان کوڕی پێشمەرگەی دێرین کوڕی خانەوادەی تێکۆشەر چوە دوای خەڵکی وەکو سەلمان کەوتووە دوای فلان شوێنە کەوتووە بۆی مەعاشێک پێیاکە ئەوە ئەرچی ئێوە نییە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان کە پێکەینەری حکوومەتن لەڕێی کەرتی تایبەتەوە بیان لە کەرتی حکومیەوە بێ ژیان و گوزەرانی ئەو گەنجانە دابینکەن مەسەلەن من دایکێکم بینی ئەڵێ کوڕەکەم تاقانەی نەوە خوشکە ئەی ناسم بڵێ دەیان ئایلێش تێکۆشارە کاکبرایم یەکەشێکە لە پیاوە باشەکان و دۆستێکی ئێمەشەوە لە نزیکەوەی ناسم بڕوان پێکەمە ئەڵێ دوو مانگە ژیانی هاوسەری پێکەناوە ئەی قوربەسەرت گەڕاوە کوێ معاشێک هەیە مەسەلەن ڕێگە گەر لە کەرتی تایبەتدا کرێکاریەکی باش هەبوایە بتاقەت هەبوایە ئەیتوانی بیکە بۆ ئەوانە ببنە قوربانی خەڵک زۆر خەفەت لەوە خواکان ئەزانی مامۆستا زانە باست کرد ڕەنگە ئەمە بەداخەوە ئینسان تووشی ویژدانمان معەزەبە بی بەرامبەر بە ئەو دۆخەی کە ڕووی داوە یان ئەو دۆخەی کە ئەیبینین لە چی لەوەی کە تۆ باست کرد بەکارهێنانی کۆمەڵێک گەنج ئەوانە لە ناوچەی باڵەکایەتی لەو سەر سنوورە نیشتەجێن کە هیچ کار و کەسابەتێکی لێ نییە بە ناچاری چوونەتە بوونەتە پاسەوە بەڵام کاتێک مەبدەئی نییە نەخێر بە هیچ شێوەیەک منیان ناسم کاگورای مناسم کعاجی عەبدوڵڵا کوڕەکەی بۆ قوربانی بەدای خۆ عەبدوڕەزاق پیرۆمەری یەکێکە لە تێکۆشەرەکان عەبدوڕەزاق پیرۆمەری بە هەمان شێوە یەکێکە لە ڕەفیق و لە پیاوە تێکۆشەرەکانی ناسم لە ڕابردووە ئەوانە هاتوون منداڵەکانیان گەنجەکانیان لە بێئیشی و بێکاری چوونەتە بوونەتە چەکدار لای کەسێکی دیاریکراوکە ئەممان نەزانین چێە بەڵێ پاسەوانی شخصی خۆی پێ نەکردوون هاتوون نردوونی بۆ ئەمەڕە و پیلانجێڕیەکی گەورە کەەوە بابەتێکی خەتەرناکە بۆیە ڕاستەکە ئەو دایکەی کە ئەڵەیە کوڕەکەی کاک برایم حەمەد تاقانەی نۆ خوشکە من لە نزیکەوە یان ناسم بە هیچ شێوەیە وەلایان بۆ ئەو شخصە دیاریکراوە نەبووە لە ڕابردوودا ڕەنگە لە بێکاری ئەو گەنجانە چوونە پەنایان بردوۆتە بەرەوەی بەڵام مەسئولەکە بێهەز بە مەسئولیت کامانە فری و نەدا بە شێوازێکی فریودان بەکاریان بێنێ بۆ پیلانجێڕیە کە 2000 ئەم گەنجە جوانانە بوونە ئەم گەنجە جوانە بۆ قوربانی و ئەوانش بوونەتە با بڵێن گیراون هەچەندە دەستگای یاسایی شێرێمی کوردستان لە ڕێکاری یاساییەکانی جێبەجێکردن و ڕێگەی پێداون بیان بینن بەڵام قوربانین هەوڵ دەبێت چی بێ لە سەرۆک بافڵەوە لە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ جێگری سەرۆک حکوومەت بۆ بەشدا هاوپەیمانەکانتان لە حکوومەتی داهاتوو بۆ ئەوی دەرچەیەک بکرێتەوە بۆ گەنجانە کاک لوقمان وڵا خۆت دۆخی هەرێمی کوردستان نەزانیان بەتایبەت ئێستا دۆخی موچە و ئەو پەیوەندیە ئەو دۆخەدارەیە خراپەی کە هەیە ئەبێ بیر لە دروستکردنی سەرچاوی کارکردن بکەینەوە دەستکردنی فرسەتی ئیشکردن بۆ گەنجان و لاوان بۆەوەی پەنا نبرێتە ئەوەی بەم شێوازە بەکاربهێنرێن و بەم شێوازە ببن بە قوربانی کە ویژدانی ئێمە ئازارەدات بۆیە لە داهاتووشدا ئێمە بێ لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێک دێ ومێدەوارم پێک بێکە تاکو ئێستا پێک نهاتووە بەداخەوە ئەبێ بیر لەوە بکرێتەوە فرسەتی ئیشکردن و فرسەتی کار بۆ ئەو گەنجان و لاوانە و بەتایبەت بۆ ئەو ناوچانەی کە ناوچەی سەرسنوور و دوورە دەستن کە نە مەعمەلی لێە نە مارکێتێکی گەورەی لێە نە کار و کاسبی لێە هیچی لێ نییە گەنجەکە بە ناچاری ڕەنگە پەنا باتەوری بۆیە ئەوانە قوربانین لە ڕاستی دامانە دووجار تاوانبارنی دووجار قوربانی جارێک وێ فێڵیان لێکراوە کە بێکارن و جارێکەوەیە کە هێنراون لە بابەتێکدا تێوەگلاون کە خۆیان نەیانزانیوە بابەتەکە چیە خۆیان علمیان پێوە نەبووە نەیانزانیوە هێنانیان ناوچێک و مۆبایلیان لێستەندون و بە ناوی دەورە و دەورەکردن کە ئێوە چەند ڕۆژێکە لە دەورن تووشی ئەم دۆخەیانکردن بەداخەوە کە 2000 گەنجێکی وەشی کاکە مستەفا بوو بە قوربانی و ئەوانەی تریشکە ئەمە باشە ئەوە بابەتە بگوازمەوە بۆ پرسیارێکی دیکە کاک لوقمان یەکێتی ئەوروپا لێوە تۆڕێ ئەمریکا تۆڕێ لە یەکێتی سەرۆکی یەکێتی ئەوانە
زانی ئێمە خۆمان حکومڕانی لە هەرێمی کوردستان و بەشێکین لە حکومڕانی و یەکێتی نیشتیمانی کوردستان پایەکی گرنگە لە پایەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان و یەکێتی خۆی بە مەسئول لە زانی بەرامبەر بە دۆخی خەڵک بە ئەمنیەت و ئاسایشی خەڵک بە جێگیرکردنی زیاتری پایەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان و بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی خەڵکی کوردستان هێتی خۆی یەکێتی موامەرە ناکە یەکێتی ئەوروپا بۆ لە ئێمە تووڕەبی ئەمریکا بۆ لە ئێمە تووڕەبی هێزەکانی بیانی بۆ لە ئێمە تووڕەبن لە ڕاستیدا ئێمە قوربانین پیلانجێڕی بەرامبەر ئێمە کراوە ئێمە گیانی سەرۆکەکەمان لە خەتەردا بووە کە 4000 هەوڵی تیرۆرکردنی سەرۆکی یەکێتی وە هەوڵی تیرۆرکردنی کاقوباتیش دراوە و هەوڵی دەست بە سەراگرتنی بارگاکانی یەکێتی و مەکتەبی سیاسی یەکێتی و دامودەستگاکانی تر دراوە پیلانجێڕی کراوە درۆن هاتووە قەناز بەدەست جێگیر کراوە لە ڕاستیدا یەکێتی قوربانیە لەو ڕوویە بۆ ئەمریکا و یەکێتی ئەوروپا و ئەوانە لێ ئێمە نیگەران بن حقیقەتێک ڕووی داوە وەک باسم کرد ئەمە بابەتی جێی دێڵین بۆ لایەنە پەیوەندیدار و دامودەستگاکانی ئەمنی بەڵام ئێمە خۆشت ناشێرینەوە ئێمە ئینقلابمان نەکردووە ئێمە ئەو وڵاتە بە خوێن و خەباتی ئێمە دروست بووە ئەو دامودەستگایانە بە خوێن و خەبات و ئێمە دوزێمە دەستی پێوەگرین وەک باسشم کرد یەکێتی ئەو پەڕی دان بە خۆداگرت نیگرت قەت خوازیاروە نەبوو پەنا ببرێتە بەرچەک بۆ ناچارکردنی ڕادەستکردنی تۆمەتباران بۆ بەردەم دادگا قەت یەکێتی خوازیاری ئەوە نەبوو بەڵام بابەتێکی ناچاری بوو هیچ ڕێگایشترت لە بەردەم نەبوو ئەبوایە کۆتایی بەم دۆخە بێنی بۆیە نەخێر پەیوەندەکانی یەکێتی و یەکێتی ڕازگۆیەوە پەیوەندیەوە پێشووتریش هەموو ئەو لایەنە پەیوەنددارانە ئاگدار کراونەوە لەو پیلانجێڕیە گەورەیە کە دەست بە یەکێتی هەبووە و لە داهاتوشدا ئەم بابەتە بەو پەڕی شەفافی و یاسایی ئەم کەیسە مامەڵەی لەگەڵەکرێ و ئەو بەڵگانەی کە لە داهاتوش ئەخرێنە ڕوو حقائیقی ئەو خەتەرە گەورە لەسەر کوردستان و لەسەر یەکێتی زیاتر دەرەخە زۆر سپاس بۆ بەڕێز لوقماوەردیان دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ دەرفەت زۆر سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ